ئێمە ئاڵای کوردستان لە کەرکووک هەر ئەمێنێ ئەمە خواستی خەڵکی کەرکووکە بە هەموو پێکهاتەکانەوە ئێمە هەموو ئەزانین کەرکووک بە پێشمەرگە پارێزراوە و بە هێزە ئەمنیەکانی کەرکووک و ئەمانە هەموو خەڵکی کەرکووکیان پاراستوە نەک تەنها کورد ئێمە پێمان خۆشە ئەو بڕیارە هەڵەیە کە پەرلەمانی عێراق داوێتی بە فەرمی یا بگۆڕێ یا سەحب بکرێتەوە ئەجینا هەر بە قسە شتەکە نابێت. ئێمە زۆر کەس وا باسەکە کە ئاڵا هەڵکراوە گوایە ئیتر کوردستان ئێمە بڕیارمانداوە بچێتەوە ناو هەرێمی کوردستان یعنی کەرکووک بچێتەوە ناو هەرێمی کوردستان بەڵام کەرکووک مادەی 140 ڕێگەنەخشەی بۆ داناوە ئەو ڕێگەنەخشەیە بە زووترین کات جێبەجێ بکرێت چونکە ئەوە هۆی ئەم کێشانەیە کە ڕوو ئەدات بە نسبەتی ئاڵاو و بە نسبەتی شتی تریشەوە بەڵام ئاڵای کوردستان ئاڵای پیرۆزی شەهیدانە و هەر ئەمێنێت.